خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. لە ئێستادا لەگەڵ گەرمەی قەیرانە دارایەکەی هەرێمی کوردستان داوێڕاوی هەفتەی ڕابردوو موچەی مانجی یەکێم ساڵ دابەشکرا، بەڵام هێشتا فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان دڕدۆنگن. سبەیش شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەگەڕێتەوە بەغدا بۆ ئەوەی دوات دانووساندن لەسەر پرۆژە یاسای بودجە بکات کە لە ئێستادا لە نێوان مشت و مڕێکی توندی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدایە و ئەمڕۆ یەکێک لە بەرپرسە باڵەکانی حکوومەت باسی لەوە کرد حکوومەتی هەرێم لە پلانیدایە کە موچە 30 ڕۆژ دابەش بکات، بەڵام ئەمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی خستۆتە بەردەم دوو دڵی و دڕدۆنجیەوە. باز لەوە دەکرێت ئەگەر بێتەوە حکوومەت بە 30 ڕۆژ موچە دابەش بکات، پێویستی بەوەیە ڕێژەی لێبڕین زیاتر بکات. داهاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسای بودجە کە بڕیارە حکوومەت بینێرەتە پەرلەمانی کوردستان ئەبێت چی بێت چۆن وا بکرێت لانیکەم ساڵی 2021 لە ڕووی داراییەوە کەمتر باری سەرشانی موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوکتر یان قورستر بکات. هەموو ئەوانە شەو لەگەڵ بەڕێز زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوکات سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەبارەوە ئەکەین، بزانین داهاتی هەرێم بەشی چی ئەکات و چۆن چۆنی چاکسازی بکرێت وەگەر لەگەڵ بەغدا ڕێک نەکەوین بەچی ئەگەین. کاک زیاد سوپاس بۆ بەشداریت لە پانۆرامادا، سوپاس بە خێراتن دەکەین. سەرەتا ئەمەوێ لەو لێدوانەی حکوومەتەوە دەست پێ بکەین کە باز لەوە کات کە ئەوان لە نیەت و پلانیاندا هەیە ئیتر لێرە بە دووە 30 ڕۆژ جارێک موچە دابەش بکەن و هاوڵاتیانیش لە بەرامبەر ئەوە بەڵام هیچ وردەکاری و تەفاسیلی تریتیانە هاوڵاتیانیش بەترسی ئەوەیان هەیە کە ڕێژەی لێبڕینەکە لە 21ەوە بچێتە سەرەوە. داهاتی هەرێمی کوردستان لە چ کاتێکا بەشیەوە کە 30 ڕۆژ موچە دابەش بکرێت بە بڕینی 121ەوە و ئەگەر ئێستا بە 30 ڕۆژ جارێک دابەشی کات چەند داهاتی لەبەردەستە بە پێی ئەو تەخمین و زانیارانەی وەلاتانە. سپاس بۆم کاتە دیارە ئەمڕۆ ئەو لێدوانەی کە هەبووە کە 30 ڕۆژارێک موچە بەداخۆ چەند جارێککە ئەمە قسە کراوە بە تایبەتی لە سەرەتای دەست بەکاربوونیم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بۆ هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان باسکرا کە 30 ڕۆژارێ موچادن ماوەیەک بوو دوایە و ماوەیە کە قەیرانەکان ڕووی لە هەرێمی کوردستان کرد نەتوانرا موچە دابینکە بە تایبەتی ساڵی 2021 ساڵی 2020 ساڵێکی پڕ لە نەهامەتی پڕ لە قەیران بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان. دیارە حکوومەت موزەمە بەوەی ئەرکێتی کە 30 ڕۆژارێک موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابینکە کە ئەوە نەبووە کەمتر خەم بووە یان نایاسایی کردو چکە لە ڕاستیە بە پێی سیستەمی موچە لە عێراقا هەبووە بووە کە 30 ڕۆژارێک موچە دابین کراوە لە دێر زەمانە هەروە بۆ لە هەرێمی کوردستان شەبامانشیەوە لەو دوایانە کۆمەڵە داهێنانی سیر دروست بوو یەکێک لەوانە پاشەکەوتی موچە و پاشان لێبڕێی موچەوەمانە کۆمەڵێ مستەڵەحاتی تازە بوون کە هەرێمی کوردستان هێنایە ناو ئەدەبیاتی ئیدارە و دارایی هەرێم. ئەگەر قسەکە لەسەرەوە بێت کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی ئامادەکردنی پرۆژەی بودجەن کە لە 7 ساڵی ڕابردووە هەرێمی کوردستان قانونی بودجەی نەبووە بە دڵنیاییەوە لە ئامادەکردنی پرۆژەکە بێ حکوومەتی هەرێمی کوردستان کە بە وردی ئەگەر باز لە پرۆژەی بودجە بکەین ئەبێ بەشێکی بریتە لە داهاتەکانی هەرێمی کوردستان سەرچاوەکانی داهات و داهاتەکانی هەرێمی کوردستان بەشێکی بریتە لە خەرجەکانی هەرێمی کوردستان لە ناویانە تەواان موچەش بەشێکە لە خەرجەکان بە دڵنیاییەوە ئەو پرۆژەیە ئەگەر ئامادەی بکە حکوومەتی هەرێمی کوردستان بینێتە پەرلەمانی کوردستان ئەگەر بە 30 ڕۆژارە موچەی تیا دابین نەکراوێت من دڵنیام تێناپەڕێت و بۆ شێوێ ناڕوا بێ دیاری کراوێ بەڵام ئەوی کە گوێت لێ بێ کە ئاڵەن بەپێی داهاتی بەدەست ئەڵبات هەرێمی کوردستان هەرە بە پێی داهات بخۆ لە هیچ شوێنە کۆپارەی بۆ نایە لە ئاسمانەوە نابارێ بە پێ و داهاتێ ئەمەش دوو بەشە بەشێکی ئەوەیە کە داهاتی نەوتە بەشێکی ئەوەیە کە لەگەڵ عێراق ڕێ بکەوین
بەشی چوی کە لەگەڵ عێراق ڕێ نەکەوین لەگەڵ عێراقکەین کە لەگەڵ عێراق گەڕ ڕێکەوین ئەگەر لەگەڵ ببوور ئەگەر لەگەڵ عێراق ڕێک نەکەوین دوای باسیەوەکەن کە لەگەڵ عێراق ڕێکەوین ئەگەر لە عێراق ڕێک نەکەوین ینی نزیکترین نمونە ئەم مانگە بوو کە هیچ بڕەپارێک لە بەغاوە نەهات بەپێی ئەو زانیاریانە و راپۆرتی دەیلۆت داهاتی نەوت و نانەوتی چەند بووە بۆ حکوومەتی هەرێمەوە یاشکرا کراوە وەکوتمان دوو بەشە هەر ئێستا کە بە پێوی من معلوماتمەیە ئێستا دوو باشە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی لیژنەیەکیان دروست کردوم لیژنەیە ڕۆژانە لە ئەوە 5 ڕۆژە دەست پێ کردووە ڕۆژانە چەند وەزارەتێکە بین و تا چواری دووش ئەم وەزارەتانە کۆبوونەوە لەگەڵ وەزارەتەکانە بەردەوام بێت تا چواری دوو بۆ ئامادەکردنی پرۆژەی بودجە ئەوەی من زانیومە پرۆژەی بودجە ئێستا بە دوو ئەگەر ئامادەیەکەن تۆریشیان بریتە لەوەی کە لەگە عێراق ڕێەکەوین تۆریان بریتە لەوەی کە لەگە عێراق ئەوەی کە لەگە عێراق ڕێەکەوین پشت بە ینی ئەساسیترین شتی پشت بەوە بەسێ کە لەگە عێراق بۆوانە ئەگەر ناویکەی کە ئەو بەشەی تری لەسەر داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان پرۆژەکە ئاماداکەن ئەگەر دیارە لە ڕابردووە ئێمە بەردەوام قسەمان لەگەڵ قسەمان لەسەرەوە هەبووە کە پێویستە لەگەڵ عێراق ڕێ بکەوین ئەم پێویستبوونە لەگەڵ عێراق لە چیوە سەرچاوی گرتووە لەوە سەرچاوی گرتووە کە ئێستا بە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بەم بارودۆخی کە ئێستاتیایەتی بۆ بە هەدەردانانی کە ئێستا لە سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت موسیقی فەرمانبەران دابین بکات ناتوانێت بەم وەزعی کە ئێستا هەیەی بۆیە ئێمە هەر لە سەرەتایە خولەوە بەردەوام قسەمان لەسەرەوە کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی لە سەرچاوەکانی داهاتا بکات ئێمە سەرەتا کە لە مشتومڕیەوە بووین کە حکوومەتەشی کرابوو کە پرۆژەی چاکسازیەتە پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان چەند جارێکی قسەمان لەسەرەوە کردووە کە پێویستە چاکسازی لە سەرچاوەکانی داهات بکرێت چونکە ئەو بە هەدەردانەی لە سەرچاوەکانی داهاتە هەیە من ناڵم لە خەرجانیە لە خەرجی شاهەیە بەڵام ئەوەی سەرچاوەکانی داهاتی یەکەم زۆر ڕقمەکەی لەوە گەورەترێکە لە خەرجاکرێ دووهەم ڕەنگە خەڵکانێکی کەم چەند سەد کەسێک زەربەن بن لەمە بەڵام لەمەی خەرجا ڕەنگە وردەکاری زیاتر بێ لەبەرەوە پێویستە کرد حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەرێ بۆ سەرچاوەکانی داهات 822 کۆمپانیای نەوتی لە هەرێمی کوردستانە کارەکەن دەست بەرێ بۆ ئاغدانەی کە لەگەڵ ئەماناکرا ئەو بە هەدەردارانەی کە هەدەردانێکی زۆریتیایە دەست بەرێ بۆ ئەمانە کە ئێستا بە پێی معلوماتی من لە داهاتوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێ دەستی بۆ بەرێ لەگەڵەوەشا لە سەرچاوەکانی خەڵە سنووریەکان و تا ئەگاتە داهاتی ناوخۆ کۆکردنەوەی داهاتی ناوخۆ کە بەداخەوە تاوەکو ئێستا من کە سەرۆکی لیژنەی داراییم کە راپۆرتی لیژنەی داراییشمان ئامادە کردووە نەمانتوانێ ڕقمێکمان لەسەر داهاتی ناوخۆ بە تایبەتی ڕسومات دەستکەیە ڕسومات لە هەرێمی زۆر هەوڵمانە لیژنەی دارایی لە ئەگە دیقەت بێ لە راپۆرتەکەشمانەکە ناو هۆڵی پەرلەمان خوێنرایەوەزیری دارایی لێبوو من بەوازحی ئەوە مت کە ئەم ڕقەمە وەزارەتی دارایی نەیدا بە ئێمە لە مەسەلەی ڕسومات زۆر هەوڵمانە لەگەڵ جنابی وەزیر بەڵام لە ئەوەی کە لە خاڵە سنووریەکانە بووە لەوە ئەوانە ماوەگوتیان ئەو بڕێ لە فرۆشی نەوت تەخمینی تاوەرگرتووە بۆ ئەوە هەر هیچ ڕقمێک ماوەڵ نەگرت بە تەخمینیش وەرمان نەگرت نەیانداینێ بەڵام مەسەلەن لەو کاتەوە بوو ماگانە بڕێک پارە لە فرۆشتنی نەوت ئەدرا بە وەزارەتی دارایی بەس ئەوە نەک پێمان بڵان ئەوەنە نەوت فرۆشراوە بۆ شێوە ئەو بڕێکە دراوە بە وەزارەتی دارایی ئێمە بینەوە ئەمانە لە کۆکردنەوەی ئەمانە ئێمە و کاتە راپۆرتێکمان ئامادە کردبوو بۆیە پێویستە ئەمانە هەموو دەستی بۆ بەرەی حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی تیا بکات یعنی ئەوەی کە ئێستا بەرنامەیەکیان هەبوو کە لەو فتری پێشوا بەڕێوەبەری گشتی باجەکان مانبان کردە پەرلەمانی کوردستان لەگەڵ لیژنەی دارایی کۆبوو ئەوەی کە ئێستا جیا کراوەتەوەی کۆمپانیای گەورە باشدەران و ئەوانەی ناوە بەشێ لەم کۆمپانیا گەورەکان ئەوانەی خوارەوە باج لەسەر هاوڵاتیەک لەسەر خوارەوە باجی بە تەواوەتی لێوەرەگرن بەڵام بە کۆمپانیا گەورەکان بەشیشان تاوەکو ئێستا باز نادەن ئێمە بن هەر تاچی دەکەمەوە لێرەوە کۆمپانیای ساڵات هەیە لە هەرێمی کوردستانە کە لە مانگی 12 2019 کە
ئێمە قسەمان لەسەرەوە کردووە 189 ملیار دینار قەرزاری تەنیا ئەو بڕەپارەی کە بۆ فرۆشتنی کارتی مۆبایل ئەفرۆشتە 189 ملیار دیناری لا بووە کە ئەو کاتە مانگی ملیارێکیان لێوەرەگردووەتە بە 189 مانگ پارەکەی لێوەرەگیرێتەوە پاشتر لەگە وەزارەتی دارایی لەگە وەزیری دارایی دانیشتین زۆر تاکیدمان لێ کردەوە بە حساب مانگانە 2 ملیاری لێ وەرەگیرەوە چەند ئێستا اتفاقیشیان لەگە سەرۆکی حکوومەت کردووە لە ماوەی 3 ساڵە بیداتەوە بەڵام تا ئەم لەحزەیە مانگانە 2 ملیار دینار ئەداتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە تا ئەمە تەواوەکە بێت چەندی کە بازی کرد سەرمانە پێویستیان بەڕێخستنەوەیە هەموو ئەم شەریکات و کۆمپانیانەی کە هەیە و بازیان لەسەر و بەڵام ئەو باجی کە بە قانونەکەوێتە سەریان بازیان لێەوە بژیرێت و لە کاتی خۆیان لیانەوە بژیرێ و چاکسازیشی باش لەم مەجەلانە بکرێ بۆی بتوانرێ ئەمانە جێبەجێبکرێت ئەم بەم چاکسازیانە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەختی خۆیان ئێمە داوای ئەمەمانە کرد پیانەوتی نوعچکە بیرەکرا بەڵام دواتر دەرکەوت کاوەی کە ئێمە وتمان و داوامانە کرد بەو شێوە بە ئێستاشەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بیوێ پشت بە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان ببەسێ لە سەرچاوەکانی داهات بریتین لە فرۆشتنی نەوت لە خاڵە سنووریەکان لەو بڕە هاوکاری کە لە هاوپەیمانانەوە لەگەڵەوەی کە لە بەغاوە دێت زایدنەوەی داهاتی ناوخۆ و زەڕیبە و ڕسوماتوانەی کە لە هەرێمی ئەگەر بە وەزای ئێستەوە من ڕقمێک ملانی ئێستا وەکو پێم وتی من ڕسوماتمە نەگردووە بەو ڕقمەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بەم مۆزعەوە ناتوانێت موچەی هەرێمی کوردستان دابینکە خاڵە ئەساسی و گرنگەکەی کە ئێمە بەردەوام قسەمان لەسەرەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا بگاتە ڕێکەوتن ئەمێ بۆی بتوانێت بۆ ساڵی داهات و ساڵی دوو کۆتایی تا کۆتایی 2021 ئێمە بتوانین تەمینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکەین ئەگەر لەگە بەغا ڕێ بکەوین و ئەگەر لەگە بەغا ڕێ نەکەوینەوە و کاتە ئەبێت چاوەڕێی پرۆژەکە بکەین بزانین حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ئامادەی کردووە بە تەسەووری جەنابەت کاک زیاد وەکو سەرۆکی لیژنەی دارایی وەکوی کە ئاگات لە وردەکاریەکانە کە بەپێی زانیارەکانی خۆتان بەدەستی هێنن وەکوی کە وەزارەتی دارایی ڕقممان ناداتێ ئەگەر حکوومەت نیەتی هەبێ 30 ڕۆژ جارێک دابەشکە وەزای دەنەو قسەی ئەیکا کاڵێ بەپێی داهاتی بەردەست تەسەوڕەکەی ڕێژەی لێبڕینەکە زیاتر بێت هەڵبات بەم ئەگەر بە مازەوە بێ بەڵێ بەڵام ئەمە پێشتر لێبڕینەکە بە قانون نەکراوە من پێشتری ژەوەم ڕاگەیاندووە هەم پاشکەوتی موچە هەم لێبڕێی موچە ناقانونیە بە ناقانونی کراوە هیچ پشتی بە هیچ یاسایەک نەبەستووە کە ئەمە کراوە لە پەرلەمانیش برای بەڵام ئێستا ئەگەر بیانە شتێکم بە تەسەوەری من ئەوەیە کە پرۆژەی بودجە ئامادەکەن ئەو پرۆژەی بودجان نێرنە پەرلەمانی کوردستان ئەڵبەت ئەمانە لە مەسلەی خەرجەکانە هەمووی ڕەنگەداتەوە تیاابێ بەڵام ئەوەی هەیە ئێمە چاوەڕێن تاوەکو ئێستا تەوان پرۆژەکە ئامادە نەکراوە وەکوتم وەزارەتەکان ئێستا بانگەکرێ وەزارەتەکانی وەزارت بۆ وەزار لەگەڵ یان دانیشن کەی پرۆژەکە زانیارانەکەی تەواو بێ لە حکوومەت بە پێی معلوماتی من تا 15 دوو ئەبێ وەزارەتی دارایی بینێرێتە ئەنجومەنی وەزیران ڕەنگە تا کۆدایی لە 15 دوو بۆ کۆتایی سەرەتای کاری یاسای پەرلەمان ڕەنگە بگاتە پەرلەمانی کوردستان بگاتە پەرلەمان ئەو کاتەوەری من ئێوە بۆ منە بیانەوێ ڕێژەیەکی ینی تۆپەکە بخەنە ساحەی ئێوە ڕێژەی لێبڕینەکە زیاتر بێت ئەو وەختە ئێوە ئێمە چاوەڕێەوەین وەکوتم تاوکە ئێسش چاومان لە دوایەوەی کە لەگەڵ عێراق بگەینە ڕێکەوتن بەداخۆ کامێ باسی ئەمە بکەم ماوەکی زۆرە مشتومەڕ لەسەر ڕێکەوتن و ڕێنەکەوتنی عێراقەیە ئەینی ئەم بابەتە بۆتە بابەتیشی ناخۆش کە بە هەزاران جار لە ڕاگەنەکان و لێ دراوەتەوە هاوڵاتیی ئەم هەرێمی کوردستانە نییە ئەم جملەی لەبەر نەبێ عێراق داوای مەلەفی نەوتەکە عێراق هەموو نەوتەکەی عێراقی مەلەفی نەوت ڕادەستکرێ هەرێمی کوردستان مەلەفی نەوت نادا 250,000 بەرمیل وڵات سێقە نیە هەرێمی کوردستان نایدانەوەڵا بەغا بە 250,000کە ڕازی نییە ئەمە جملەیەکە و یان بابەتێکە کە زۆر جار لێ دراوەەوە هاوڵاتیان هەرێمی کوردستان زۆر سەریان یەشێنراوە بمەوە لە کاتێکای مازانین ئێستا هێز سیاسی عێراقیەکان بەشێکیان ماوەیەکە بەردەوام لە ڕاگەیانەکانەوە ماڵێن هەرێمی کوردستان با مەلەفی نەوت تەسلیم کات لە کۆبوونەوەکان ڕوبەڕوویانەکەنەوە هەرێمی کوردستان مەلەفی نەوت تەسلیم ناکات و 150,000 بەرمیل نەوت دانراوە یعنی ئێمە
بووەتە بابەتێکی چەقبەسووی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندێجا مە قسەی لەسەرمەکەم بەداخۆ لەو ماوەیە هەرچەندە ئێستا چەندین پێشنیاری کەش هەیە لە سپێنێکە سپێنێ وەبدەکە هەرێمی کوردستان ئەگەڕێنەوە بەغا ڕەنگە هەم لەلایەن هەرێمی کوردستانەوە کۆم پێشنیاری کە هەم لەلایەن هێزە عێراقیەکانیشەوە پێشنیاری تر هەیە بۆ ئەم بابەتە بەڵامە بێت لە نێوان ئەم دۆخە چەقبەسوویەی کە مەلەفی نەوتم تەسلیم کە و تەسلیمی ناکەم لەم نێوەنا ئێمە سیاست دەکەین ڕێگەی چکە ئەڵبا دەبێ هەبێت ڕێگەی چکزرێتەوە بۆی بگەینەڕێک من زانیاریەکم هەیە زانیارەکە دقیقە وەزیری نەوتی عراقی باسی لەوە کردووە کە لە ئێستا لە ڕووی تەکنیکیەوە و لە ڕووی زەرمانە بڵێ بگوتوێتی ئێمە نامانەوێت هەموو داهاتی نەوت و یاخود هەموو نەوتی هەرێمی کوردستان وەربگرین وەکو وەزیری نەوت ئەوەی ئەوترێت مەسەرەن پەرلەمانتار زیاد لە 100 پەرلەمانتارێکی ئەنجومەی نوێنەرانی عراقا ئەوان داوای مەسەن 113 پەرلەمانتارە داوای هەموو مەلەفی نەوتی هەرێمی کوردستانەکەن مەسەلەن 250,000 بەرمیل نەوتەکە یاخود ئەبێ فشارەکان چی بێ بۆی کە ئێمە لە گفتوگۆکە گەیشتینە و دەرەنجامەیە گەربێت و لەگەڵ بەغا ڕێک نەکەون حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ئەینێرە لە پرۆژیاسەی بودجەی 2020 هەرێمی کوردستانە ئەکید لێبڕینەکە زۆر زیاترە بێت وانە لە 20ەکە زیاترە بێت کە مەش ڕەنگە هەم هاوڵاتی باری شاری قورستر بێ و بۆ ئێوەش ببێتە مای حراجی بەڕاستی فشارەکان ڕێگە چارەکان دەواازەکان کامانن کە بێ سبینی مەسەرەن شاندی هەرێمە چێتەوە بەغدا و لەسەر ڕێکەوێ لە ڕاستیا حکوومەتی عێراقی پرۆژێکی ئامادە کردو و نردێتە ئەنجومەی نوێنەران لەم پرۆژەیە تەسبیت کردووە کە 250,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان ڕادەسی سۆمە بکرێن بەڵام کۆمەڵی تیزاماتی کە لە ناو پرۆژەکە بۆ سەر هەرێمی کوردستان زیاد دەکات یەکێک لەوانە مەسەن لە ڕابردووە اتفاقات کراوە کە نەوت بدرێن نەدراوە بەڵام دوایە ڕێگەی کە دۆزراوەتەوە جارێک 453 میلیارد بنێرێ جارێک 320 میلیارد بنێرێ ئەم جارە ئەمان ئەم مەجالیان نەیەشتۆتەوە کە بە هیچ ناوێچکە هیچ بیانێککە حکوومەتی عراقی پارە بنێرێ بۆ هەرێمی کوردستان یەکێک لەو ڕگانەی کە تەسبیتێکەن لە یاساکە ئەوەیە کە هەرێمی کوردستان ئەو بڕانەوتە ڕادەست نەکات هیچ شتێکی لە ناوەندەوە بۆ نێت نێوانە ئەوە تەسبیتەکەنە ئەوەی کە هەیە ئێستا مە دەکەین کە بسبێنێ ئەو دەکەی هەرێمی کوردستانە گەڕێنەوە بەغا بتوانن بگەنە ڕێکەوتن محاولات زۆر بۆ لە هەرێمی کوردستانە بە تایبەت بۆ هەرێمی کوردستان کە جێی دەستخۆشیە بۆ کاقوبات هەوڵی زۆری داوە لە ڕابردووە محاولاتی زۆری کردووە بۆ من هەرم جارەکە لە ڕەفیقێکی خۆم کە قسەم لەگەڵا کرد کە لەو کۆبنەوە بووە ئەڵێ بە جوانترین شێوە کاقوبات زۆر بە نەرمونیانی بە جوانترین شێوەی ئیدارەی کۆبوونەوەکەی داواکە بۆتە جێی سەرنجی ئەندامانی لیژنەی دارایی ڕاستە ڕەنگە کۆمەڵێک پرسیار بکرێت و وەڵامێکی ڕاشکاوانە هەبێت بەڵام ئەوەی کە گرنگە ئەمە نەتیجەکەی وەکوتمە بە ڕێگەیەک بدۆزرێتەوە ینی ناکرێت شتێکی وانە کە شتێک بە چەق بەسووی بێتە لە بینی دوو ڕقەمە نەتوانرێ ڕێگەی چکە بدۆزێت و پێویستە ڕێگەی چکە بدۆزرێتەوە من نێوەدانی کە چوون کەمتر خەمیان نەکردەوە هەوڵی تەواویان داوە بەڵام ئەو علااقات و پەیوەندی لە ڕابردووە هەرێمی کوردستان لەگەڵ ناوەند هەیە بووە لەگەڵ هێز سیاسی عێراقیەکان هەیە بووە بە تایبەتی لە سەردەمی ڕەوانشاد مامجلال کە حکمەتی و حەکیمیەکانی ئەو ئێستا دەرەکەوێت چۆن بووە ئەو هەموو علااقات و پەیوەندی کە لەگەڵ هێز عێراقیەکان هەیە بووە توانی خەڵکی کوردستان خۆشگوزەران کا بەداخۆ ئەو پەیوەندی و علااقادانەمان ئێمە لە دوای ڕفراندۆماوانە هەموو تێک چوون ئەو پەیوەندیانە وەکو پێویست نەماون بێمتمانەیەکی زۆر لە نێوان هێز سیاسەکانە دروست بوون ماوەیەکی دوور و درێژە قسە لەسەر کێشەی نەوت هەیەەوە لە عێراق تاوەکو ئێستا قانونی نەوت و گازدەر نەچووە کە هیچێک لە کێشە سەرچەکانی ئەمە گەرە و قانونی دەتوایە پەشە لەم کێشانە عیلاجەکرا ئەمانە نەبووە بێمتمانەیەکی زۆریش هەیە لە نێوان هێزە سیاسەکانە لەبەرەوە بەڕای من ئەبێ هەوڵ بین هەم ئەوەی کە ئەوانەیە نێوانی سیاسە عێراقیەکانیش سیاست دەکەن لەم کاتاکە هەرێمی کوردستان بەو قەیرانانە تێپەڕێ ئەڵبەت زەخت و فشارێکی زۆرەکەنە سەر هەرێمی کوردستان ئەوە ڕاستیە یانەوێ مەلەفی نەوتی لە دەست دەربێنن مەسلەیە ئەوەی کە تۆ سەربەخۆی دارایی و نازانەوانەی کە لە ڕابردووە قسەی لەسەرکرا ئەوانە هیچی نەمێنێ ئیش لەسەرەوەکەن بەڵام تۆ چۆن نەتوانی کە لە چواریانی سێمە دوو خەیار لە بەردەمی هەرێمی کوردستانە سێم نییە یانەوە لەگەڵ عێراقا ڕێ بکەوین
یانەوەتا بین لەسەر داهاتی هەرێمی کوردستان خۆیان ڕێ بخەینەوە کە هەموومان لێمان معلومە کە داهاتی هەرێمی کوردستان بە وەزای ئێسەی کەتیایەتی ناتوانێت موچە موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین کات ئیتر لەبەرەوە کە دوایەوەی ئەماکرێت ینی تۆ لێت معلومە کامەت پێ ناکرێت بە هەوڵی ڕێکەوتنەکە بدەیت ئەگەر هەر ڕێ نەکەوتنی ئەوان وەزە ئیشکەیە ئەبێ دەستبەرداری کۆمەڵی امتیازات و کۆمەڵی گەندەڵی و بە هەدەردانێ لەم هەرێمی کوردستانە ببین ئەو کاتە ئەگەرەوە نەبێت ئەو بە هەدەردان و گەندەڵی و فەسادی لە هەرێمی کوردستانە نەبێت منەڵام هەرێمی کوردستانی توانی موچە دابین بکات چۆن کاکزیاد مەسەلەن لە هەدەردانەکان لەکوێن بە هەدەردانەکان لە سەر چاوان نەوتەکانە زۆرترین بە هەدەردان حکوومەتیش خۆی ئەمە اعترافەکات من نازام حکوومەت اعترافەکەیان نایکە بەڵام حکوومەت دڵنیایە لەوەی کە هەیە بەڵێ دڵنیایە لەوەی کە هەیە بەڵام تاوەکو ئێستا ئەوەی کە پێویست بێ بۆ مەجالە دەسی بۆ نەبردووەکە بەدایان بڕیار و ڕێنمایی تعلیماتی لە ئەنجومەنی وەزیرانەوەنەوە دەرچووە ئەوە لەگەڵ ئەوەی سەرچاوەکانی داهاتی کەش کە پێویستەوەکو لە سەرتا باسم کرد پێویستە دەسی بۆ بەرێ ئەجینا ئەگە تۆ بڵێ وڵا بە پێ ئەوەی لە بەردەسە وڵی نازانەوە بە پێوەی لە بەردەسە لە ڕابردووەوا بووە کاتە بێ بە سێمان جارە مەعاشوی کاتە بۆ وەزای کە ئێستەوە هێژنا نزیکە گاتە 135 بڕینەوەمانە ئەنجاگە بتوانێت سی ڕۆژان لە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە 120 موچا بڕێ و دووان جارە موچادا واتە ئێستا لە ساعت چلەیە ئەوختا بێتە ئەبێ لەوە کەمتر بێ بێدێکی زۆرمان هەیەەوە ئەو بە هەدەردانە دیارە بە دیاریکراوی لە چیا هەیە کاک زیاد لە شەریکاتی ئەمنی لە ئێمە دوو لیوان نەوت و گازمان هەیە لە هەرێمی کوردستانە بەتەواو دوو لیای کەشەکەنەوە بێ بە سوار و بەڵام بڕە بە ملیۆنان دۆلار لە پارەی نەوت لە سکیۆرەتیا سەر بکرێەوە بۆری نەوتی کە ئێسا و بۆری کە پێڕات بۆ تورکیا ئەو بۆریە کە هی کۆمپانیای کار و ڕۆزنەفتا ساڵانە 620 میلیۆن دلار درێ بە حەقی پارێ ئەو بۆریەوە لەو دویشەوە ئەوەش کە هەیە ئێستا بە پێی معلوماتی من حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ڕاستە بەشێ لەم عەقدانێک کە لەگەڵ بەتایبەت کۆمپانیا و شەریکاتە بیانەکان ئەکراوە بەڵام لە قانونەکەشا هەیە کە ئەتوانن ینی بە ڕەزامەندی هەرلو لە دابنیشن جارێککە بە کۆمەڵەشتی ئەو عەقدانە بچنەوە بۆیە و هەدەردان و گەندەڵیانەی کە هەووە نەمێنە بەشێکشی لە کاتی خۆیان کە ئێستا ئێمە ڕەنگە بۆی بزانین کە ئەو کاتا وەزا سیاسەکە وا بووە کە هەرێمی کوردستانە وایە بەو شێوەیە کردا ئەمەیان بەشێکیتی ڕەنگە بەڵام پیاچوونێکی زۆری حکوومەتی هەرێم دەستی نەبەستراوە لە بەرامبەر عەقدەکانە کە نتوانێت چاکسازیتیا بکات هەر کەسە و پشکێک و سەهمێکی گەورەی بردووە و خەڵکی کوردستان $7 بۆ ماوەتەوە زانی بەشێکی ئەوەی کە ڕێکخراوە کە دەستی حکوومەتی هەرێمی بەست بێ بە قانون ڕێکخراوە لە پەرلەمانی کوردستان قانون ڕێک ناوە حکوومەتی هەرێمی کوردستان کردوەتی بەڵام لە چوارچێوەیەکی یاسای و دەوڵەتی ئەوانە کە بە تایبەت ئەوانش لە شەکە شەریکاتی دەرەوە ئێمە بینیمان لەو پەتری پێشوە هۆی سەش پێم وایە قەزەیشکیانەیە کە داناگاز جارێک لە محکەمە بردیەوە ئێستش پێم وایە یەک دوو حاڵتی وەزارەتی دارایی وەزارەتی نەوتی عراقی جارێکتر قەزەی سەر تورکیای لە دادگای فەڕەنسا جوڵاندۆتەوە وا قسەیان کردووە کە کۆتایی مانجی 4 تەواو بێ بەڵێ ئێستا خەریکی جوڵانیوێن ماوەیە بوو لە سەردەمی عادل عەبدولمادیەوە ڕاگیراوە بەڵام ئێستا جارێککە باشە کاک زیاد ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان بێت چاکسازی لە سکوێرێتیا لە بۆ ڕینەوتا لە شەراکەتی کۆمپانیەکانە لەمانەیە بکات ئەتوانێت قەڵەمەکەش ناوەستێ ئەتوانێت مەسەلەن ئەمانە بکات بەپێ ئەو عەقدە قانونیانەی کە کردوێتی ئەگە ئیرادەی هەبێ و بێ بیکات ئیرادەکە چییە مەسەلەن ئیرادەیەکی سیاسیە حکومڕانیە قانونیە چییە وڵا بەشێکی قانونی تایە بەڵام بەشێکی وەکو پێم وتی لە سەرەتا باسم کرد مەجای تایە لە ڕووی قانونیشە مەجای تیا پیاچوونێتیاکرێ بە تایبەتی ئەم شەریکات کۆمپانیانە بە ڕەزامەندی هەردوو لە عەقدەکان واکرا ئەتوان دانیشن جارێککە پیاچوونەوە بەم عەقدانە بکە مە یەک دووەم هەموو ئەوانەیە کاڵەم ئیرادە هەبێ بەشێکی ئیرادەکە قانونی نییە
بەشێکی بریتە لەو گەندەڵی کە بینەقاقی ئەم سەرچاوی داهاتانەی گرتووە کە ناتوانن خەڵکانێک لە پشتیوەمانەوە بن کە نەتوانن باسانیەوە بکەن وە بەشیشی ئێمان لەو راپۆرتی کە سەردانی خاڵە سنوورەکانمان کرد راپۆرتێکماندا بە حکوومەت هێرێمی کوردستان کە کۆمەڵ پێشنیارمان تیا کردووە کە شتی زۆر بەسیت و نەپیاچوونەوە بۆ شەریکات کۆمپانیانەی کە لە دەرەوزەکان ئەیشەکەن پارێکی زۆرە گەڕێتەوە بۆ حکوومەت هێرێمی کوردستان ڕاستان پارێ ئەوە نییە بڵێ بەتەنیا ئەمە ئەتوانێت بەڵام بەمە و بەوەی تریان ئەتوانێت حەلی مشکلەکان بکە بەڵام بەڵام هەموو جارێکە تۆ بڵێ وڵا لە خاڵە سنوورەکان نزیکەی 50 ملیار دینار بە هەدەرە ڕات ماگانە لەنج 50 ملیار خۆ ناتوانین ماشکە لەوێ لە داهاتە نەوتیەکان لە مسەنداهاتی ناوخۆ دەستبەری بۆ ئەمانە تاوان داهاتی هێرێمی کوردستان زیادکە زۆر باشە کاک زیاد ڕەهندێکی ستری سیاسی و ینی بۆعدێکی تری سیاسی ئەم بابەتە مەسەلەن هەموو جارێک کە ئەگەری ڕێکەوتن لەگەڵ بەغدا یان مشتومڕی دانوستانی لەگەڵ بەغدا دروستە بێ تورکیا قەزیەکی سەربازی دێنێتە پێشەوە مەسەلەن لە ئێستا مەسەلەی هێزکۆکردنەوە لە دەوروبەری مەخمور و لە شنگال و لەمانە ئەمانە تاسم بە پەیوەندی بەدەست بادانەوە هەیە بۆ ئەوی عراق مەسەلەن داوای مەلەفی نەوتنەکە و هەرێمیش نەتوانێت ئەمە وڵا ئەگەر عێراق بەگشتی دەرو دراوسەکان کاریگەریان لەسەر سیاستکردنی عێراق وەزە عێراق هەیە لە هەموو ڕێکەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە هەموو ڕوویەکەوە کاریگەریان لەسەر عێراق هەیە و هەیمنەش لە عێراقا هەیە خۆ بەشێک لەوە من ڕەنگە بەشێک لەوەی کە عێراق زەخت دەکاتوانە پەیوەندی بەیەکێ لە وڵاتەکانی دراوسیەوە بەلارێمی کوردستانیش مەسلەی مەلەفی نەوت و ئەوانە ڕاستە بەشێکیەوەیە کاڵەی هەرێمی کوردستانەمەی بەدەستێناوە ێستا بدرێت و بەڵام بەشێکی پەیوەندی ڕەنگە بە دەرو دراوسەکانەوە بکاریگەری لەسەری هەیە بە دڵنیاییەوە بەڵێ هەنی ئەو وەختە مەترسەکان زیاتر نابێت کە حکوومەتی هەرێمیش پابەن نەبیان نەتوانێت ڕێکەوێت لەگەڵ بەغدا لەگەڵ بەغا ئەگەر ڕێ بگەینە ڕێکەوتنەوەی تیزام نەکات ئەوە شتێکی کێ لە قانونەکە کۆمەڵێک مادە و بڕگەی بۆ دانێن بربەستی بۆ دانێن کە تیزامی نەکرد ئەو پارەیە کۆتایی پێوە ڕەنگە با بگەینە کۆتایی چکەم چەند ڕۆژە مناقەشێکی زۆر ماوەتەوە خۆز هەموو زانین خوێندنەوەی یەکەم و دومی بۆ کراوە ئێستا مناقەشێکی زۆر هەیە بە تایبەتی لە لیژنەی دارایی دوای من تەسەوڕەکەمەوەی کرد بە پێی و تەسریحانەی جوان لێبێ تا دەڕۆژە چکە راپۆرتی خوان ئامادەکەن و خوێندنەوەی سێم و دەنگانی بۆ کرێ لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئومێد دەکەین کە پشتی هەرێمی کوردستان پارێزراوە بێ حکوومەتی هەرێمی کوردستانیش ئیتیزام بکە و حکوومەتی عێراقیش ینی ئەوەنە مادام حکوومەت ئەوێ بەداخۆ ئێستا حکوومەت لە عێراق ئەوەیە مۆزوعکە حکوومەت بە تایبەتی مستەفا کازمی ئەو پێگە بەهێزی نییە لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە فراکسیۆنەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕێی جیاواز هەیە لە ئێستاەوەی کە جومان لێبێ هەر لە ناو شیعەکانە دوو ڕێی جیاوازەیە لە ئێستا پێم وایە بەشێکی زۆریان لەگەڵەوەن کە بگەینە ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان ڕاستە فشارەکەن بەڵام بەشێکیان لەگەڵەوەن ومێ دەکەین ئاسانتر بێ لە سبەینەوە برادران پێیگەشتبین بن بۆی کە بتوانین بگەینە ڕێکەوتنێک و نەتیجێکی باشێوێ بۆی ئێمەش لە هەموم قێرانانێ ڕوو لە هەرێمی کوردستان کردو لی دەربازبین و لی کاک زیاد حکوومەتی هەرێم ئەوەی بەڕێز بە دوواداچوونت کرد بێ و زانیاریت هەبێت بە چ ڕێگاگەتوێنن لە مەلەفی نەوتیا لەگەڵ بەغدا ڕێکەوێ ینی بۆی ئاسانە بێ لە عقدی شەریکەکە لە بۆڕی لە هەژمونی وڵاتی تورکیا لە هەموو ئەو گرێ و گۆڵانێکە هەیە بە چ ڕێگاگەتوانێ ئێستا ئەوەی کە هەیە لە ڕووی ڕقەمیەوە بریتە لەوەی کە ئەو خەرجی شەریکات کۆمپانیەکان کاکرێ لە هەرێمی کوردستان ئەوەقدانی کە کراوە سۆمە بیدا ئەگەر سۆمە بیدا سۆمە چۆن نەیدات سۆمۆ نایدات چکە ئێستا 250,000 بەرمیلەی کە ئێستا قسەی لەسەرەکەن تا لەسەر بەندەری گیان سۆمەوارێک دەکاتە پارەی بۆرێ نەوتەکەش پارەی و بۆرەکەشی پیاڕوا بەمەی لە هەرێمی کوردستانە تا ئەگاتە سەر بەندەری گیان کە بێت بە دوو بەش هەردوو بەشەکەوەی تورکیاش و هەرێمی کوردستانیش کەوەی کار و ڕۆزنەفتە لەگەڵەوەی تورکیاش هەردوو شێوێ هەرێمی کوردستان پارەی ڕەوانەکردنەکەشی بات لە چی لەو 100,000 بەرمیلەی کە بۆ خەرج دیاریکراوە بێت لەوە بیدا لەوێ لەسەر بەندەری جیهان پارەکەینە 250,000 بەرمیلەکە وەرەگیرێت ئەوان وایە تەمان و خەرجانە ئێسامانە کێشەن لە بینی هەرێمی کوردستانە
ئەگەر 430,000 بەرمیل لە ڕۆژانە ئافرۆشێ ئەگەر ئەم نەوتەی بداتێ و نەفقاتی ئەوەی شەریکات و کۆمپانیا بدات شتێکێ بەڵام ئەمانە هەموو کێشن تازە نەگەشتن تەڕکرد. زۆر باش ینی تا ئێستا شتێک نییە کە کار ئاسانی بکە یان مەسەلەن ڕێگایشی ئاسامی بە حکوومەتی هەرێمی کوردستان. پێم وایە ئەم جارە لە یەکتێگەشتنی باشترە بۆ یەک دو ڕۆژێک کە لێ بوون سبێنێ چنەوە زیاتر قسە لەسەر و بابەتانە ئاکەن وەکوتم مادام کۆمەڵێک بژاردە هەیە ڕەنگە لە بژاردەیشیانە بەڵام گرنگ دروستبوونەوەی ئەو متوانەیە. باش کاک زیاد بەڕێزت ئەوە لە سەرۆکی لیژنەی دارایت بەڵام سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئێوە خەڵکێکی زۆر نیگەرانە لێتان و ڕخنەی هەیەەوە سەرنجیەوە تێبینی و داواکاری هەیە لێتان کە تاکەی ئەم دۆخە بە چەق بەستوی بمێنێتەوە ڕۆڵی ئێوە و یەکێتی وەک فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان لە چارەسەرکردنی ئەم مەزعەتیە بێ مەسەلەن بە بڕیارێک وەرەقەیەک دەرکرا مانجی 4 و 5 و 6 و 7 وتیان ڕۆیشت ئەنجا دوای مانجی 11 و 12 وتیان ڕۆیشت ئەنی خەڵکیش ئەمە بەڵام هاوڵاتیەک ئەبێ 30 ڕۆژ جارێک کە تەواو بێکرێ خانوەکەی بدا 30 ڕۆژ پارەی مۆلیدەکەی بدا 30 ڕۆژ پارەی ئاو کارەبا بدا 30 ڕۆژ توزانم پارەی قیست و قەرزەکانی بدات ئەمانش هاوڵاتی بێ بە 30 ڕۆژ ئەمانە بدا لە لایەکی تر بە 50 ڕۆژ و لانگری ئێوەیە دەنگدەری ئێوەیە ینی خۆ ناکری هەر بە دیار ئەم دۆخە چەق بەستەوە بەستێت بەداخەوە هەموو لایەکمان نەزانین کە ئێستا ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موسەخۆران و فەرمانبەریان ئەوە بەگشتیش هەموو هەرێمی کوردستان چکە کاتێک لە کاتێکاتەوە ئەگەر موچە لە کاتی خۆیان بدرێ ماهانە ملیارێ دینار ئەدرێ بە موسەخۆرانی هەرێمی کوردستان و ماچێتە بازار و کاریگەری لەسەر بازار هەیە لەسەر دوکانارێکی هەیە لەسەر هەموو خەڵکی کوردستان هەیە لە ئەمە حرەکەیشی باش دروستەکە لە بازارە بەڵام کە کاتێک موچە نادرێ ئەم حرەکەی بازارەش کەمە بێتەوە ئێمازانین ئێستا هەمومان لەگەڵەوەی هەمومان نیگەرانین بۆی کە بارودۆخی هەرێمی کوردستان لە بارودۆخیش خراپە قەیرانی دارایی خەڵکی شەتەک و مانوو کردووە و قەیران بە دوای قەیرانە بە دوایەکە بەداخوات هەرێمی کوردستان کە بەشێکی ئیرادەی هەرێمی کوردستان نەبوو بەشێکی ئیرادەی خۆشمان بووە لە ئێستا بێ بە هەموو لایەکمان بە دوا ڕێگە چارەیەکا بگەڕین بەڵام ئەمە ئەوە نییە بێمنەتی هێزێکی سیاسی یان چەند هێزێکی سیاسی لەوەی کە خەڵک موچەی نییە خەڵک ژیانی نییە خەڵک گوزەرانی نییە بێمنەت بی لەمە و بە بێمنەتانە ئیش لەسەرەوەکرێ و قسە لەسەر لێبڕین تاکەی خەڵک ژیانی قورس بووە لەبەرەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی زدی باوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە نێویانە پێم وایە خەڵکی کوردستان هەموو ئەزانن کە هەموو علاقات و پەیوەندەکانی خۆی بەکارهێناوە بۆی کە ئەوەی خاڵێکی ئەساسی و گرنگە بەلایەکێتیەوە کە ئەبێت لەگەڵ عێراق بگەینە ڕێکەوتن بۆ ئەوەی بتوانین ژیان و گوزەرانی خەڵک و موچە دابین بکەین نۆقتە ئەمە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە لە 2 ساڵی ڕابردووە بەردەوام قسەکە لەسەرەوە بۆ کە پێویستە بۆ ئەمە ئەو ئەرکەی کاکەوێتە سەرێکێتی وەکو حیزبێکی خاوەن مێژوو حیزبێکی خاوەن علاقات و پەیوەندی لەگەڵ هێزە سیاسی عێراقیەکان هەموو هەوڵەکانی خۆیەوە ئێوە بینی ئەزانین لە ماوەکانی ڕابردووە چەندین جار بەدەیان جار لە باڵاترین دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان کاوسەرۆکانی یەکێتیە سەردانی بەغایان کردووە دانیشتن لەگەڵ سەرۆکاتی حکوومەت کراوە لەگەڵ انجومەنی وەزیران کراوە لەگەڵ هێزە سیاسیەکان کراوە بۆی بتوانێ ئەوان پشت و پەنایەک بنیان ینی ئەو علاقاتانە بەکاربێنێ هانی ئەوە بن کە لەگەڵ هەرێمی کوردستانە ڕێ بکەون و یان لە هەرێمی کوردستانیش ئەوە بدانی کە ڕۆشتون بۆ هەرێمی کورد بۆ بەغا کە هەموو جارێک ڕەنگە دەیان هاوڵاتی وڵاتە بە ئێمەیانوت بێ بەشێتی نیشتیمانی کوردستانیان توێ بۆ کاقوبادە سەرۆکی ئەم تیمانە کادەڕوا بۆ بەغا بەڵام بێچیتی بە ئەریکی خۆی زانێ بەردەوام لە خەبات و تێکۆشانە بێ هەموو ڕێگەکان بگرێتە بەر بۆی بتوان ژیان و گوزەرانی خەڵک چاکە پێت خۆ کاقوبات لەبەرەوە نەچوە پێی بڵێن وەڵا سەرۆکی تیمی حکوومەتەوە ئەوە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە کاقوبات جێبەجێیەکە لە هەوڵی تەواوی ئەوە بێ ڕەنگە ئەو پەرۆشیە پێویست بێ ینی بۆ کە ئەوە سیاسەتی یەکێتیەکە بڕوا هەوڵی تەواو بدات قەنەعات بە انجومەنی وەزیران لێرە بکەین کە ئەم تیمە پێویستە بڕواوە هەوڵەکانیش بەردەوام بوون یعنی ڕەنگم بۆکوتم زۆر جااو گلێ یاکرێ بەڵام بێ خەڵکی من دڵنیام خەڵکی کوردستانیش لەوەتی ئێگات کە یەکێتی هەموو
هەموو لایەکەوە هەموو علااقاتی و پەیوەندەکانی خۆی لەگەڵ حزب عێراقیەکان لەگەڵ هێزە عێراقیەکان لەگەڵ هێزەکانی دەرەوە لە علااقات و پەیوەندی هەرێمایەتیەکانمان نێودەوڵەتەکانمان هێشێتی هەموو دەسی بۆ ئەمانە و بردووە بۆی بگە لەگەڵ عێراقا بگەینە ڕێکەوتن پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان بێت بەڵام ئەمە هەموو هێزە سیاسەکان بێکەوە لە هەوڵیەوە بین بتوانین کە ئێڵێن لە ڕاگەیانەکان و هەموو ئێڵێن نەبینین هێزەکانی کەژ ئێڵێن کە پێویستە بەیەکەوە بن بەڵام هیچ هەناوێک نابینی بە عمل کە بەیەکەوە هێزە سیاسەکان نەک حکوومەتی هەرێمی کوردستان بڕۆنە و علااقات و پەیوەندیانەی کە هەیەە بەڵامێکی ئەمەی کردووە بەردەوام لە هەوڵشە ئێمە وانانیش هەر یەکەمان لە ئاسی خۆیەوە تیمەکە لە حکوومەت دەبینی تیمەکە کاڕوا زۆربەی یەکێتیەکانن وەکوتم زۆر جار ئەم ڕخنەیە گیرێ ڕەنگە زۆر جاوترابێت کە کاقوبا دەڕوا خۆی مانووەکە کاگەنە ڕێکەوتنەوە ئەم ڕخنەیەمان لێ گیرا بەڵام خواب کا بگەینە ڕێکەوتن خواب کا ئێمە بتوانین بە هەوڵ و مانوبوونی کاقوباد و تیمەکە بتوانێت شتێک بۆ هەرێمی کوردستان دابین کە با هەر خەڵچکە خاوەنی بێ ئێمە هێزی سیاسین کە ئامانجمانەکە هەوڵ بین پێداویستەکانی خەڵک و ژیان و گوزەرانی خەڵک دابینکەین لەمە بەلامانەوە گرنگ نییە لە دوایە ئەمە خەڵک چۆن باسەکایان بۆ کێ بێن چێنەوە خۆزگە بەیانی اتفاقیان کردا جەنابی سەرۆکی حکوومەت بچوە بۆ بەغا اتفاقەکە ئیمزاکە گرنگەوەیە بتوانێت ئەوەی کە پێویستە بۆ خەڵک بێت بۆ هەرێمی کوردستان ئەومان بەلاوە گرنگ نیە چێ دەستکەوتەکە بێ بەیشێ بەلایەکێتیەوە ئەوە گرنگە کە خەڵک ژیان و گوزەرانی باش بتوانێت موسە دابینکە بەڵێ خەڵک حقی خۆیەتی ڕخنە لە ئێمە بگرێ خەڵک حقی خۆیەتی قسەمان لەسەر با خەڵک حقی خۆیەتی هەمووەمانە حقێتی لە 29 ساڵ و 30 ساڵی ڕابردووە هەرێم حکومی بێچێتی نیشتمانی کوردستان بەشێک بووە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک بووە لە حکوومەت ئێستاش تیمەکەی ئێمە تیمیچ کاریگەرە لە حکوومەت هەرچەنە بەردەوامی قسەمان لەسەرەوە ڕەنگە ئەو تیم وەکو جاران ئێمە شەریکیی حقیقی نەبین لە حکوومەت بەڵام بەشداری ڕەنگەیان بەتەواو شەریک نین ناوەکو جاران نییە شەریک نین بەڵام بەشێکین لە حکوومەت ئەوە لەگەڵەوە شایمە لە پەرلەمان سەرۆکی پەرلەمانمانەوە تیمەکەمان لە پەرلەمان هێزی دومی ناو پەرلەمانەوە ناوچەیەک کە پێڵێنمانەوە نەمانوێت جێ نفوسی یەکێتیە و لە ڕابردووە وەکوتم بەشێک بووین لە حکوومەت خۆیەتی خەڵک ئێستا لەم شاری سلێمانیا ڕاستە خۆ پارێزگای سلێمانی یەکێتی نییە بەڵام ئەگەر ڕووە بێ ڕوو لە یەکێتیە کات لەبەرەوەی چێتیش حق خۆیەتی هەوڵی خۆی بە هەموو لە هەموو دەرگاکان باد بووی ژیان و گوزەرانی خەڵک باشکە جا کامانە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ کامانە لەگەڵ مێژوو لەگەڵ خەباتی تێکۆشانی یەکێتی نیشتمانی کوردستان یەکانگیر بێ یەگرێتەوە من دڵنیامێکێتی لە هەموو دەرگاکانەیە باشە کاکسیات با گریمانەیەکی سلبی بکەمە پرسیارێک بۆ بەڕێستان ئەگەر هاتوو بۆ نمونە پارتی دموکراتی کوردستان هەستان پێکرد لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە پابەن نابێ یان نایوە ڕێکەوتنەکە بکرێ و دەستێک پێکاوکەوەی ئەم قسەیسا لە هاوڵاتیانە هەیە و لای بەشێک لە ڕۆژنامەنووسانیشێ ئەڵێن ئەمە تەنها بۆ ئەوەیە هاوڵاتیان بڵێن بڵێەوە محاوەلەیان کرد و دوای ژنیان کرد ئێوە وەختێ و کیشێتی نیشتیمانی کوردستانە کەونە بەردەم بەرپرسیارەتێکی گرنگ یان قورس هەڵوێستان چییە بێ یان قبوڵیەکە نەما ئەوە بەتاچیت بابەتێکە کە پێویستە لە داهاتووە تەوانێمە سیاست دەکەین لە داهاتووە سەرکردایەتی و قیادەیەشتی نیشتیمانی کوردستان بە وردی دراسەیە ماکەن کامە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ پێم وتی ئێستا هەموو هەر دەرگایەک پێویست کاکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و ئەم وڵاتەوە ئەم هەرێمە بێ و بۆ گەشەکردنی هەرێمە بێ شتی نیشتیمانی کوردستان لێدان لەبەرەوە پێویستی بە دراسەکردنی وردەیە شێچێتی خۆی لە ڕابردووشا چۆن حەکیمانە بڕیاری داوە هەوڵی داوە لە ئێستاشا کە لە هەموو لایەکمان هەموو هێز سیاسیەکان لە بەردەم موقفێکی حراجیان لە بەردەم خەڵکی هەرێمی کوردستانە لەبەر هاوڵاتی لە بەردەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانە پێویستی بە عیلاجکەن پێویستە ئێمە لەم دۆخە بچینە دەرەوە لەم دۆخە چۆنە چینە دەرەوە بەرنامەیەک ئەبێ هەموو لایەک ئەگەر بکرێت بە هەموو لایەکمان بتوانین ئەمە بکەین پێم وایە کاریشی باشتر بێت باش کاکزیات بابێ من سەر پرۆژە یاسای بودجێ هەرێمی کوردستان ئەگەر خوا کردی و هات وەکو گوتم مەسەلەن لە پڕ مانجی 4 و 5 و 6 و 7 و گوتیان خوافی کردو نەما مانجی 11 و 12 نەما لێ بڕین هەیە ئێستا خەڵک یا موچەخۆر پارێکی زۆری لای حکوومەتە ینی حکوومەت قەرزداری موچەخۆرە خۆشی کەوتی 28 ملیارد دلار قەرزدارین بەشێکی وتی ئەم قەرزانەی کە قەرزداری موچەخۆرانی بیرتان لەوە نەکردوتەوە لە ڕێگەی پرۆژێکەوە یان بڕگەیەک جێگیر کە لەناو پرۆژە یاسای بودجەکە
بەکارت بێت بە شێوازێک بێت کە ڕقم حسابێکی هەوایی بێت لە پارەی کارەبا و پارەی ئاو ئەمانە یان باز ئەم هەموو بازە ئەخرێتە سەر هاوڵاتی بتوانێت شتێک لەم پارەی دەفعکات ینی شتێکی لێ ببڕێت. من پێم وایە هەر لێرەشە لەگەڵ جنابدا باسیەوەم کە قانون دەرەچێت لە پەرلەمانی کوردستانە. حکومت لە دەرچوانی قانونەکە نیە، حکومت لە جێبەجێکردنی قانونەکەیە. هەم دەری چوێنە هەم جێبەجێ بارزەکەن. بەڵێ لە هەرێمی کوردستانە من لە قانونی چاکسازی ئالێراوەمەوە دوتم بەشێک لە قانونانەی کە دەرچوون ئێستا لە سەر ڕەپەکان تۆزیان لێ نیشتۆ جێبەجێ نەکراون. بەشێکی چەند مادەیەکی کە لە بەرژەوەندی یان حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستی بۆ جێبەجێکە جێبەجێ کردەوە ڕۆیشتووە. ئەوەی کە مەبەستی نەبوو جێبەجێ نەکردووە. ئێمە لە قانونی چاکسازی ئەمە ماوە دوولایەنەیە، لایەنێکی ئەوەیە کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بەشێکە لەو چاکسازیانەی کاکرێ بەشی کۆمەڵک مادەی باشی دا تۆی سەباسی واکە هەڵە پرۆژەیە تەقدیم کە قانون ناخۆی قانونە هەیە بەڵێ هەیە کە ئەژمارێکی باقی بۆ هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان بکرێتەوە بە مەبەستی شایستە دارایە خەرج کرا و خەرج نەکراوەکان. خەرج کراوەکان بریتێ لەوەی کە موچەی ماڵانە کە درێت یاخرێتە سەر ئەم ڕقم حسابەیە خۆی ئەم ئەژمارە بانقی ئەوە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئاگاتان لێتی کە بە هەموو وەزارەتەکانی وتۆ ئێستا بە هەموو بانکەکان کە ئەژماری باقی بکرێتەوە، بەڵام هەر لە هەمان مادە خەرج باسی خەرجکرا و خەرجکراوەکان موچەکەی کاچێت ماگاناچێت خەرج نەکراوەکان بریتە لەو پاشەکەوتی موزەی کە حکوومەتی هەرێمی کوردستان خەرزاری فەرمانبەرانی هەرێمی کوردستانە کە من بیرم دێت کە ئێمە لیژنەی دارایی چوینە لای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە وردی قسەمان لەسەرەوە کرد شیمان کردەوە کە ئەم ئەژمارە بانقی ئەم ڕقەمەی کە منێکی فەرمانبەری هەرێمی کوردستان 30 میلیۆن دینارم لای حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم ژمارە بچێتە ئەم ڕقەمە بخرێتە سەر حسابەکەی خۆم لە پاشان وەزارەتی دارایی ڕێنمایی و تعلیماتی پێدەرکە ئەم وڵاتی ئەم فەرمانبەران و چەخۆرە چۆن نەتوانێت ئەم پارەیە سەر بکات. حتا قسەگە لە سەرەوە بوو کە ئەمە با خەڵک وا لە خەڵک نەکەین کە خەڵک وە بزانێت کە ڕقەمەکە چوە سەری ئیتر بە یەک جارەوە، بەڵام نا ئەگەر ئەم ژمارە ئەم ڕقەمە هەبێت لە حسابە ڕقەم حسابەکەی هاوڵاتیەک و موچەخۆری هەرێمی کوردستانە دوایی ڕێنمایی تعلیماتی پێدەر بچێت لە وەزارەتی داراییەوە کە ئەمە قانونە تا ئێرە مەفروضە وەزارەتی دارایی ئەنجامی بە دوای خەڵگڵی بۆ خۆشە پارێکی هەیە و لە بانقایە و مەسەلەن ئەم ساڵ بۆ دەردی تۆڵێ حکوومەت قەرزی لای هاوڵاتی و هاوڵاتی قەرزی لای حکوومەتە ئەمەدی خۆی وەرەگرێتەوە باوەریگرێت بەس نایداتەوە بە هاوڵات ئەمە لەمە وەربگرێتەوە بەشیشی نادرێتەوە ئەگەرەمە تۆ ئەمە هەبێ ئەو کاتە هاوڵاتەکەشت مزەمە بێ بۆی بڕوا لەو پارەی خۆی قەرزەکەی لێباتەوە بۆی جەناب باسی کرد و قەرز 20 میلیارد دلار قەرزە بەشیێمیی زاماتە مالیانەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت لە پرۆژە بۆ جەجێگیر مەسەر کە لە خۆی لە قانون کرا لە قانون جێبەجێ کرا نەمە بەستم سەرفکردن و ڕێنمایی دەرکردنی لە وەزارەتی دارایی ناخۆی مادام ئەمە قانونا هاتووە ڕقەمێکی چێتە سەر حسابات ئەمە تۆ لە خەرجەکانە ئەم ڕقەمە ئینی لەسەر ناکرێن من نازانم ئەگەر خۆیان تاواکو ئێستا نازانم پرۆژەکەیان چۆن ناگەر جێشتی کوێیان کردێتەوە بۆ مام لێرن جێ دەستخۆشیە بەڵام کات ئەڵبەت دەمانە هەموویە بێ بە مشتومڕ ماوەیەکی پێچێ لە مشتومڕ خوا بینێرن پرۆژەکە بگات تا و کاتێک کە باسمان زۆر باشە کاک زیاد ینی ئەگەر ئەمە بکرێت ینی لە چوارچێوەی پرۆژە ساکە جێگیر بکریان یان ڕێنمایی پێ دەرکرێت ئەتوانرێت ئەمە جێبەجێ بێت لە واقعی هەرێمی کوردستان لە واقع هەرێمی کوردستانە سیرکە لە بەرەوەی ئێمە لە وڵاتی ئێمە بەداخۆ سیستەمی بانقی نیە ناگ لە هەرێمی کوردستان هەموو عێراقاوان سیستەمی بانقی شتێکە پەیوەندی بە سیادەوە هەیە کە ئەگەر ئێمە زۆر جار ئێمە قسە باسوان لەسەرمە کردەوە ئەو هەنگاوەش کە ئەژماری بانقی بکرێتەوە لە وەختی خوا کە ئێمە ئەوەمان بۆ ئەنجومەنی وەزیران ڕوون کردەوە کە بە جنابی سەرۆکی حکوومەتوان پێمان ڕوون کردنەوە کە ئەمە هەنگاوێکی باشە بێ بۆی کە ئەم هەرێمە بەرەو سیستەمی بانقی بڕوات لە هەرێمی کوردستانە سیستەمی بانقی زۆری سوادی هەیە ئەزانی هەموو ئەو گەندەڵی فەسادی کە ئێستا لە هەرێمی کوردستانە باسیەکەین دڵنیابە کاریگەری زۆرە بێت کە ئەو فەسادە کەم کاتەوە دووهەم لە ڕووی ئەم نییەوە لە ڕووی ژیان و گوزرانی هاوڵاتیان و لە ڕووی ئەم نیوە لە زۆر ڕۆ ئەم سیستەمی بانقی زۆر گرنگە خەڵکی خەڵکانێک کە ئێستا لە ماوەیەکی کەمە بەهۆی ئەو دەسەڵاتی هەیەی یان ئەو
سوئیسفادی کە ئەیکات بەوەی دەسەڵاتەکانیەوە سیرەکەی لە ماوەیەکی کەمە ئەبێ بە خاوەنی ملیۆنە دۆلارەگە تو سیستەمی باقی ئەبێ ئەمانە دیارە ئەم پارەیە لەکوێ هاتووە بەڵام ئێستامانە هیچی دیارنێ لەبەرەوە سیستەمی باقی زۆر موهیمە ئەگەر لە عێراقا بکرێت کە من تەسەڵ ناکەم باڵا دەستەکانی عێراق بیانەوێ ئەمە بکەن نایانەوێ ئەمە بکەن بۆ هەرێمی کوردستان ڕاستە ئەوەی کاڵم بۆ هەرێمی بەڵام بەچ میکانیزمێک وسن لەوەی کە لە یاساکە هەیە توان جێبەجێکات بۆی لەمە یاساکە هەیە وەکو پێم وتی هەموو فەرمانبەرێک و ئیسا حکوومەت بڕیاریاوە بەرگەی یەکەمی جێبەجێ کردووە خەریکە جێبەجێەکە ئەڵێ ئەژماری بانقی بۆ موشەخۆرانی هەرێمی کوردستان کرێتەوە وایە باشە ئەمە ژمارە کرێتەوە بڕگەی دووەمی چییە؟ بڕگەی دووەمی بریتە ئێستا لە وەزارەتی دارایی هەموو فەرمانبەرێک و موشەخۆرێک دیارە چەند حکوومەت قەرزارێتی ئەمە بەڕقم بچێتە سەر ئەم حسابە و دوای ڕێنمای پێ دەرکرێت بۆ دوای ڕێنمای پێ دەرکا من 30 ملیۆنم لای حکوومەتی هەرێمی کوردستانە بۆت هەیە لە ساڵی 2021 بۆ نمونە ئێڵم بۆت هەیە 3 ملیۆن دینار لەم پارەیە لە قەرزی ئاو کارەبا لە قەرزی ئاو کارەبا سەرکردەوە یا لە ماوەی 7 ساڵاتەوە توانی ئەمە بکەیت هێنی خۆ ئێستا کەزیینی نەکردەوە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پارەیە باتەوە بەڵام لانی کەم زمانێک ئێستا قانونەکە هەیە قانونەکە زمانە بەڵام زمانێک دروستە بێ بۆ هاوڵاتێک کە بڕێک پارەی لە بانقاایە و ینی هاوڵاتی خوانخواستە بەیانی خوانخواستی نایە هەمووشمان هەرە مرین فەرمانبەرێک موسەخۆری هەرێمی کوردستان ئەمرێ و پارەی دوایەم و تاو کۆتایی بە سەرنجی کاک زیات گەشتبینی هەمیشە بێ گەشتبین بین ئێستا بەڵام بۆ 2021 پێت وایە چەند موچەی ترە بڕێ لە ئێستاەوە تامانی سێ بەڕێی من جموزول و حرەکەیکی زۆر هەیە هەم ڕێکەوتمان لەگە عێراق و هەم پەسەندکردنی بودجێ عێراق و هەم بودجێ هەرێمی کوردستان و پەسەندکردنی بودجێ هەرێم بەرچاوڕوونیەک تا سەرەتای مانگی سێ تقریبا تا سەرەتای مانجی چوار هەرێمی هەم بودجێ هەرێمی کوردستان دەرەکەوێ و هەم ڕێکەوتنەکە دەرەکەوێ و هەم بودجێی بەخاش دەرەکە هەموو ئەمانە دەرەکەم بەڵام من ئومێدی زۆرمەیەکە ئەم چەند ڕۆژێک کە لە بەردەممانەماوە یەکەم ئەو تیمەی حکوومەتی هەرێمی کوردستان کە سبەینی ئەڕوا پێشنیاری تازەی پێ بێت و هێزە عێراقەکانی ژمرونەیان هەبێ بۆی کە بگەینە ڕێکەوتن ومێ دەکەم کە سبەینێ بەرچاوڕوونیان لەم دوو ڕۆژا بەرچاوڕوونیەک دەسەرێمی کوردستان بکەوێت بۆ هەموو لایەکمان و هەم تیمەکانمان لە فراکسیۆنەکانمان لە بەغا بتوان هەموو فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغا لۆبێکی باش لە ناو زمانی نوێنەرانە بکەن علااقات و پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ هێزەکانی کا بخەنەگەر بۆی بتوان لە پشکێرێمی کوردستانی تیا پارێزراوێ و هەمەم چەند ڕۆژەش هەموو هێزە سیاسەکان هێزی بچووک و گەورە لە هەرێمی کوردستانە بەش خۆی علااقات و پەیوەندیە لە بەغا بتوانێت پشتیوان بێت بۆی ئەمە بەدەستبێنین و ئەو پرۆژەی کە ئێستا لە ئێستا وزارەتی دارایی چەند ڕۆژێکە خەریک و وەکوتم تا چواری دوو بە پێوی جەدوەلەی کە دایاناوە لیژنەیەکیان دروست کردووە ئەم لیژنەیە ڕۆژانە چەند وەزارەتێکە بینێ تا چواری دوو مێ دەکەم بتوانە پرۆژێکی وا ئامادە بکە کە چکە بەڕاستی بوونی قانونی بودجە زۆ گرنگە یەکەم خراپترین حکوومەت و لاوەسترین حکوومەت و حکوومەتێک کە قانونی بودجێ نەبێ بەبوونی قانونی بودجە شەفافیەتە بێ لە داهات شەفافیەتە بێ لە خەرجەکان و ئەو نائەدالەتی کە ئێستا لە ناوچەیەک و بۆ ناوچەی شکە گلەی لە حکوومەت دەکرێت کە نائەدالەتی ئەکرێ لە ناوچەیەک پارێش کە زیاتر سەرپەکرێ ناوچەشکە کەمتر ئەم دابشکارەی بۆ پرۆژە خزمە گوزاریەکان بۆ هەموویەتە پەرلەمان لەوێ مناقەشەی لەسەرکرێ و دەستگا ڕقابیەکانی هەرێمی کوردستان لەوەی حراجی کە تایەتی لێی دەرەکەن بە تایبەتی پەرلەمانی کوردستان کە لێ حراجێکی گەورەیە ئێستا نازانی چاودێری چی بکەیت یعنی پرۆژە قانونێک نییە ئێستا قانونەکە بێت دیارە فلانە وەزارەوە پارەی بۆ ئامادە کراوە فلانە وەزارەوەی پارە بۆ دانراوە فلانە وەزارە لە ساڵەکە ئەتوانێ ئەمەنە پارە بەرنامەی خۆی جێبێجێگا وەزیرەکانیش وەزارەتەکانیش ئەتوان لە ساڵەکە پلانی خۆیان دابڕێژن بۆی کە چۆن ئەتوانن خزمەتگوزاری لە مەجالەکانی خۆیانە پێشکەشکەن ومێدی زۆرم هەیە کە تا کۆتایی مانگی سێ هەموو بەرچاو ڕوونیانەمان هەبێتەوە هەرێمی کوردستانی بوو بێتە خاوەنی قانونی بودجەی خۆی و بەڵام لە بەرژەوەندی خەڵک و وڵاتی هەرێمی کوردستان بێت
زۆر سپاس بۆ بەڕێز زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس. بینەرانی خۆشەویست لە کۆتاییە لە درێژایی ئەو گفتوگۆیە لەگەڵ کاک زیاد گەیشتینەوە دەرەنجامەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە دوو ڕێگا ئەتوانێت 30 ڕۆژ جارێک موچە دابەشکات یان بە سێ ڕێگای ئەگەر لەگەڵ بەغدا ڕێکەوێ وەگەر بێت و چاکسازی لە داهاتە نەوتی و نانەوتیەکان بکات و ڕێگەی سێم کە ئەوەی هەمووتان بیری لێکەنەوە ئەگەر 30 ڕۆژ بێت ڕەنگە گەر دوو ئۆپشنەکەی پێشەوە جێبەجێ نەکرێ ئەو وەختە بە لێبڕینی زیاتر بتوانێت بە 30 ڕۆژ جارێک موچە دابش بکات. ئەوە دەرەنجامی گفتوگۆکەمان بوو لەسەر 30 ڕۆژ دابشکردنی موچە. پانۆراما کۆتایی هات تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەموو لایەکتان ساغ و سەلامەت بن. خواتان